خوي من خوم كون وحزق مشتي كونش بيتا بيرشوا من أوزلي لبرمايا كواي حفتا صالة لوكيا أنا شاهد يا أخي قرمني ها قرمني ما وزستان خينا أبوها ينقر بهار نزيق ما يشي معه بله أمصال مودي شو وجلي كردي زیاتر ئەم ساڵ باڵێن جلی کوردی بۆتە ترند لە بەرەوەی نەورۆز و جژنی ڕەمەزان پێکەون خەڵک زیاتر جلی کوردی کۆنی کوردیەکە باڵێن کولتوریەکانەکە يعني وكونانك لسردمي قيمة هبو بەڵێ بزەبێت شو رنگي أمصال مودتي وڵایی پێم وا بێ زەرد و پرتەقاڵیە غەڵەت نەبم برتقالي بەڵێ زیاتر أما گەنجانی كان ياخذ هەر زەکارانە کەسانی گەورە بەتەمەنن وڵایی وەکوتم جلی کوردی ئێستا بۆ بە ترندێک ئەنجاوای لێ هاتە هەموو تەمەنێکێکە ئێستا بووم لە من خۆم شخصی پار جلی کوردی ناکە بەزەم ساڵ زۆرم حەزلێتی ئەستەکەی ئەها مۆرکێکی کوردی پێوێ شتێکی زۆر جوانە هەرەمی زۆر جار قوربەسەری بۆ پیاوی داماویش گران ناکەوێ وڵایی باشن بەعامەتەن سعرەکان هەمووی با بڵین ڕەچاو کراوە بوونە بۆ وەزعی ئێستای کوردستان و بەعامەتەن خەڵک دەستا ئەگەر گرانترین دەست جلی کوردی ئافرەتانتان دووری بێ نەخەی چەندێ بۆ وڵایی نازانم بزڵ $10,000 نانە نەگەشتەوەتەوانە ئەوە نەش گرانجان نین نانە ئەمان چییە؟ ئەمانە هێلەکەن هێلەکەن بەڵێ کە قماشەکانی زۆر زۆر جیاواز دروستکراون وەکلا هێلەکەکانی دیزاینەکانی ساڵانی پێشووتر و هەمووشی ئیشی دەستی خۆمانە ئیشی دەستی شاز دیزاین دەستەکانە خۆشخان ئەڵێسا مۆدی شتەکۆنەکانی ساڵانە پێ خۆشەکەوە گەڕاوەتەوە بۆ سەدەما خوي من خوم كون وحزق مشتي كونش بيتا بيرشوا من أوزلي لبرمايا كواي حفتا صالة لوكيا أنا شاهد يا أخي قرمني ها قرمني ما وزستان خينا أبوها ينقر بخلاصة جوكي قلبي كردوها لا باشا ومن بقربان والله شتيكون خوي شتيكون براسي بقيمتها لبروي أو شتانێکە ئەو قماشانێکە هەبوو لە کۆنا بەڕاستی زۆر کوالەتی باش بووە وەکو ێستا نێسە وەڵام بە دووسێ جار لەبەرێکەی ناشرین نەبێ بەڵام ئەمە زۆر باشە منەوە 70 ساڵەکەوای و هەروەکو خۆشی ماوەتەوە لەبەری شێکەم ئەمە هێنێ باواقعی بەڵام هێ ڕەفیقێکم وایمێ نەبخ خۆ بەمویم لە ناوبر بەڵام ئەمە ڕەفیقێکم مایمێ ئەمە کێسە دەستمان کەوایە لەم ئەستورتر هەبوو ساڵان نانە هەر ئەم لۆکەیە لەمە بەس زیاتر لۆکەیان تێبکردا بۆ ئەستور بووە نانە لەمە زیاتر حەدی نەبوو هەروایە ها قورس نییە نانە من لێ بەلامە مهم لێت کە خۆم کۆنم شی کۆنیش لەبەرەکەم حەزەکەم ئێستا ئەمە نادوورێت لەم ستایل و ئەوە لۆکەی تیابێ وەڵاهی نییە کەس نایدوورێت تااقەتی نچکە بەدەست دووراوە هەمووی بە تەقەڵی دەستیە نەبەخمەچینەوە خەیاتی ئەوە لەبەر خەڵ تااقەتی ئەوی شەی نەماوە وەڵاهی من $100 ها بەیەکێ بەس دوورینەکەی وتی بەخوا نایدورین چی بکەم دەوتم لە نامبێ هەمە ئێستا بۆ ئەم خاتونە بەسەوەی کەوتی بۆ ئەم ساڵ مۆدی ڕەنگی پرتەقاڵیە ئەو سەردەمە پرتەقاڵی لەبەرکرا ئەوەنێ من سوورم لەبەرە تەقریبان ئەرێ وەڵا هەموو ڕەنگی لەبەر زیاتر هەیە بەڵام پرتەقاڵی هەبوو لەو سەردەمە زۆر کەم بوو ئەو بابە من ژن گەیشتە تەمەنی 40 ساڵ باوەڕەکەی ڕووی نەها بەعزەج لێ لەبەرکە ئێمە شتەکانمان گۆڕی بۆچی ئەڵێن تازەی تر پیر بووین وەڵام من تم دایکم وا بوو وەڵام من ئێستا هەموو ڕەنگی تاکەوای سوورم لەبەر کردووە تەمەنیشم فەوقە عفتايا لا والله أي باشا سبون أوجل كردين كيبيني دبري كشان وجنانا أمانة شونه بلاتو هیچ دیزاینەکانیان ناوە والله بعضی تێکی ناوە زۆر بە باشە بەڵام بعضێکی ماوەیەکی زۆریان تێگا بوو هەموو کەوا و کراسەکانیان تێگا بوو یعنی هەر مڵکی کوردایەتی پێوە نەبوو لەبەرەوە بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا هەمووی جلەکان وەکو خۆی لەهاتۆتەوە خەڵک جلی کوردی هەر عین قەیم تقریبا نزیکەوەیە ئەیدرون و لەبەریەکان زۆر باشە ئەم جلە کوردیانە کە خانمان ئەرەمەیان لەبەر وەختی خۆی هەر ئەمە بۆ ئیش و کار بۆ مشتێک ئیش و کار ماڵیان کردووە نانیان کردووە حەچی ئیشی ماڵ هەیە کردویانە ئەم سەرشیان بەستۆ شاو خەوتن سەریان داکەن لایەن بردووە بەڵام ئەم شتانەی پێوە نەبووە بە سادەیی
ئەمە بۆ حەفلە و مناسبات ئەمانیان نابێت لە سەریان بە سادەی کە خەوتن دایانکردنەوە ئەجینە بەیانی هەستان ئیشیان نەکردو تا سەر و بەسەکان بە چۆن جادەسیان کرد بە ئیشکردن هەر عینەش هەموو ڕۆژە چوبێتە محەفلاوان وەڵای وتلەکان وا سەوز و سوور نەبووە بە ژنانە و ئاغرا نەبووە بۆ مناسبات سەوز و سوور چۆن ئیشی پێوە کراوە بەزەوەم پێ بڵێ وڵای مە چەند سەیتاکە بەسا چۆن ئیشی بە چاوی تۆ بڵێم ئەوە هەموو جەماعە دەزان لە زێوێ 120 کەس بوو من بە داریش برنج و بریشک و نافکوولەکە بۆ یا فاسۆلیا بشێکم لێنە لەگەڵ ئەو هەموو خەڵقەشە بە هەمووشی بەدار لێ منە هەر بەم جلان و ئاوا هیچ ئەتیادیە من ئێستش چی بڵێ نیکەمە بەم جلان و چکە ڕاهاتوم لەگەڵیان ئەوە من مڵکێکی کوردایەتی حەزەکەم هەر بمێنێ هەر لە ناو نەچێ منیش مەزدم حەزەکەم ئەو خەڵقە بیبا بەڕێوە و ئەمەش بە شوێنێکە بەکاری فێن بەتەمانی فڕیەنەوە نەفرێت کرێسە بە خەڵەوەی مەبنە بێ هەرم جارێ باخۆ ماوم جارە خۆم لە بەریکەم کەسەی دیگەخواتە بەتەمانین ئەلەمانە بدورن ئەلەم جلانەی بەروەڵا ئەگەر دیقەتیا بێ زۆربەی زۆری قماشەکەمان تقریبان لۆکەکەی ناوی وم زانی دیزاین قماشەکاڵی وڵایی ئەو توانین لە دیزاینەرەکەمان پرسی ئەوە ماڵتانەوە